هەڵبژاردنەکانی ئێران واقعەتێک کە هەیە لە زمان نوێنەرانی ڕاستەقینە و هێزە سیاسەکانی کوردی ئێرانەوە بتوانن بیژۆزنەوە. ئەوەی کە فەرموتان هۆکاری ئەسڵی بایکۆتەکە 39 ساڵە کۆماری ئیسلامی ئێران هەموو ڕێگایشی دژ بە نەیارەکانی خۆی تاقی کردوتەوە. لەو ئاراستەیەدا ئەوەی کە پەیوەندیدارە بە ئێمەوە کورد لە ئێراندا و ئێرانیش کە وڵاتێکی فرێنەتەوەی ئەو 6 نەتەوەی تێدا دەژی بێگومان هیچ کام لە نەتەوەکانی ئێران هیچ چەشنە ماف و ئازادێشیان نییە. جیا لەوەش ئەو هەڵبژاردنانە کە دەکرێن هەڵبژاردننی سەرۆک کۆمار بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە بەو مانایەکە بەپێی قانونی ئەساسی کۆماری ئیسلامی ئێران تەنیا فارس و تەنیا لە نێو فارسەکانیشدا شیعەی 12 ئیمامی ئەسنا عەشەری دەتوانن خۆیان کاندید بکەن و لەوەش گرنگتر کە نیوەی پێکهاتەی ئێران ژنن بەپێی قانون ژنان ناتوانن بۆ سەرۆک کۆمار خۆیان کاندید بکەن و ئەو 39 ساڵەی کە عەرزم کردن کۆماری ئیسلامی ئێران ئیمتحانی خۆی داوە لەو بوارەدا نەکرد باوەڕێکی بەماف و ئازادی نەتەوەکانی ئێران نییە بگرە هیچ چەشنە تێکۆشانێکی ئازاد و ڕکابەرێکی ئازادانە نیە لە نێوان هێز و لایەنە سیاسەکاندا و بۆی بتوانن ممارەسەی دموکراتیکی خۆیان بکەن. لەو ئاراستەیەدا ئەوەی کە گرینگە بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەوەیە کە خەڵک بچێتە سەر سندوقی دەنگدان و ڕیزی دەنگدەران پێشانی دنیای دەرەوە بداوان نیشان بدا کە بەرحاڵ شانۆسازێکی هەڵبژاردن دەکا بەڵام لە ئەساسدا هەڵبژاردن لە سیستمێکی داخرا و چەقبەستووی وە کۆماری ئیسلامی ئێراندا مانا و مەفهومێکی نییە لەبەرەوەی ئەو فلتەرانەی کە هەن لە کاتی هەڵبژاردندا دیتمان 1636 کەس کاندید بوو بۆ سەرۆک کۆماری بەڵام تەنیا 6 کەس سەلاحیەتەکان تەئید کرا. لەو ڕاستایەدا عەرزم کردن کە ژنان پێکاتەکانی تری ئێران ئەوانە هیچ کامێکیان مافیان نییە بە هیچ شێوەیە کە خۆیان کاندید بکەن و ڕاستەوخۆ سەلاحیەتیان ڕەت دەکرێتەوە بۆیە بەو تاقیکاری کە لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەمانە بێگومان هەڵبژاردنمانە و مەفهومێکی نێو تەنیا چارەسەریش بایکۆتکردنێتی. بەڵێ کاک حەسەن دێمە لای تۆ گرنگی ئەم بایکۆتە لە چیایە؟ ئێوە لەو دیونین بەڵام ڕێکخستنتان هەیە لەو دی و ئەتوانن چیتان بۆ بکەن؟ ئەم کاتێ ئێوە و هەموو بینەران ئارتی باش ئەوەی ڕاستی بێت بە نسبەتی ئەم بایکۆتەوە یەکەم جارە کۆدەنگێکی ئاوا گشتی لە ناو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانە پێکاتووە ئەوە قورسایی خۆی داانێت تەسیراتی خۆی هەیە ئەم حیزب و لایەنانە پێگەیەکی جەماوەری بەرینیان هەیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە خەڵک گوێیان لێگرێ بە قسەیانەکات هەر بۆ یەکانی ئەوە هۆکارێکی زۆر گەورە دەبێت لەوەی کە ئەم بەناو هەڵبژاردنەی کە لە 19 مانگا بەڕێوە دەچێت یا دەکا بە 29 مانگی داهاتووی ئێرانی من پێم وایە خەڵکێکی زۆر ئەم بانگەوازەوە دێن جواب بە کۆماری ئیسلامی نادەنەوە و ئەو هەڵبژاردنانەی کۆماری ئیسلامی بایکۆت دەکرێت. هەموو ئەو لایەنانە ڕێخستن و تەشکیلاتیان هەیە لە ناوە و هەروەکو لە ڕاگەیان نەهاو بەشەکەی شاهاتووە داوا هەم لەوان هەم لە ڕێکخراوە مەدەنی و کۆمەڵایەتیەکان هەم لە چالاکوانانی سیاسی هەم لە تێکۆشەرانی خۆشناوی ناو کۆمەلگای کوردستان کراوە کە بەدەنگ ئەم بانگەوازەوە بێن و کارێ بکەن کە کەسانێکیش ئەگەر تەوهمیان هەیە بەم 38 ساڵ دەسەڵاتە سەرەڕۆیی کۆماری ئیسلامی و یا بە ترس و بە خۆف و بەوە دەیانەوە بیان بەنە پای سنووقەکانی دەنگدان بەشداری ئەو بەناو هەڵبژاردنە نەبن چون هیچ قازانجێکی نەبوو خەڵکی کوردستان و نەبوو خەڵکی ئێرانیش بەگشتی تێدا نییە. وە من پێم وایە دەنگدانەوەی باشی دەبێت و پێم وایە خەڵکی کوردستان بە جواب ئەو بانگەوازەوە دێن و ڕێخستنەکانی ئێمەش لەو بابەتەوە چالاکە بن بۆ ئەوەی کە بە هەموو خەڵکی کوردستان لەو ڕۆژەدا هەوڵ بدەین بۆ ئەوەی کە نەچنە پای ئەو بەناو سنووقی هەڵبژاردنانە. بەڵێ کاک تاهیر لە هەڵبژاردنەکەی پێشوودا هەر حیزبە و بە تەنها بایکۆتی هەڵبژاردنەکەیانە کرد. ئێستا 6 حیزب پێکەوە کۆبوونەتەوە و داواکەن کە هاوڵاتیان بایکۆتی ئەم هەڵبژاردنە بکەن. ئەم کۆدەنگیە چ گرنگیەکی هەیە تا چەند زامانەتی ئەوەکەن کە هاوڵاتیان بە قسەتان بکەن بەدەن داواکەتانەوە بێن؟ بەبێگومان ئەو کۆدەنجانە تەسیرێکی ڕاستەوخۆدا دەنێ لەسەر ورەی خەڵک وەجیالەوە بەرچاوڕوونی زیاتریان پێدەدا خەڵک ئومێدێکی زیاتری دەبێ. ئەوەشتان بە عەرز بکەم ئەو کۆدەنجەیە کە بۆ مەسەلەی هەڵبژاردن هاتە پێش تەنیا یەکەم دانیشتن نەبوو لە نێوان هێزە سیاسەکانی کوردی ئێراندا بەڵکو ئێمە لەسەر مەسەلەی نەورۆز ئەو هێزولایانە سیاسیانە هەر شەشمان بە یەکەوە دیسان داوامان لە خەڵکی کوردستان کرد کە بە پیر نەورۆزەوە بچن و لەو ڕێگایەدا جوابی خۆیان بە کۆماری ئیسلامی ئێران داوە. وەجیالەوەش لە چەندین دانیشتنی دیکەدا کە لەو ماوەدا بوومانە ئێمە کۆدەنجی و یەک هەڵوێستی بێگومان بە شانسی هەرە گەورەی سەرکەوتن دەبینین و پێشمان وایە لە داهاتووی ئێرانیشدا ئێمە پێویستمان بەوەیە کە ئەو کۆدەنجە لە نێوانماندا بێ و بە بێگومان خەڵکی ژەرە و چاوەڕانەی لێمان هەیە بۆیە هەتا ئێمە زیاتر کۆدەنجیمان لە نێواندا بێ بە یەک گوتارتر و بە یەک قسەتر هەنگاو بنین خەڵکی کوردستانیش زیاتر خۆشحاڵ دەبن. بڵێ کاک حەسەن
بەدەر لەم شەش حیزبە حیزبێک لە ڕۆژهەڵاتی کوردستان داوای کردووە کە خەڵکی ئەو ناوچەیە بەشداری هەڵبژاردنەکان بکەن و لەڕێی ئەو بەشداریکردنەوە گۆڕانکاری بکەن و لە هەمان کاتدا ماف بۆ کوردی ئەو ناوچەیە دابێم کرێت. ئێوە چۆن ئەڕوانە ئەم داواکاریە؟ من ئەوەی ڕاستی بێ پێم وابێ ئەوە بێجگە لە تەوهم هیچ شتێکی تر نییە. لە تەوهم لە خۆش باوەڕی هیچ شتێکی تر نییە، بە دلیلی ئەوەی کە لە کۆماری ئیسلامیدا لە ڕێگای دەنگدانەوە هیچ ئاڵوگۆڕێک ناکرێت. بۆچی؟ بۆ ئەوەی کە بەرپرسانی سەرەکی کۆماری ئیسلامی زۆر جار ڕایان گەیاندووە ئەگەر هەموو خەڵکی ئێران یەک دەنگیان بێت و وەلی فەقی واتە خامنەی بە تەنیا دەنگێکی ببێت چونکە ئەو نوێنەری خوددایە ئەو دەنگە ئەرجەحە کە پس کەوایە دەنگی خەڵک بۆ کۆماری ئیسلامی هیچ نییە. هەروەکو سەرۆ کۆمارەکەیشی لە دەسەڵاتە دەسەڵاتێکی نییە. ئێستا مەسەلەن کەسێک تەوەهمی یا خۆشباوەڕی بەوە ببێت کە ئەوە شوراکان یا شتێکی لەو نوعاتوانن تەسیر دابنێن. کۆماری ئیسلامی دەیەوێت کە ئەم قسەی تۆ ئەو بەڵگەیە سەلمێنێت بۆچی ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئێرانی غەیرە کورد بەشداری لە دەنگدانا دەکەن؟ ئەوە هەڵە دەکەن. زۆر جاری وا هەیە کە خەڵک بەعام بەگشتی هەڵی گەورە کات. خۆ فاشیزم لە ئەڵمانە بە هەڵە هاتووەتە سەرکار. خەڵکی ئێران ساڵی 58 هەڵی کردلەوەی کە دەنگیدا بە کۆماری ئیسلامی بە دەنگی ئاوناکەی ڕێیان پێدا. خەڵکی تورکیا هەڵەیان کرد کە دەنگیاندا بە ئۆردۆغان لەو هەڵبژاردنەدا کە ئەمڕۆکە نەتیجەکەی لە کوردستانی سووریە و لە کوردستانی عێراق و لە ناوخۆی ئەوێش دەبینینەوە. خۆ معنایەوە نیە گەر ئەکسەریەتێک دەنگێکی دا ڕێیەکی دا ڕێیەکەی باشە دەبێت ئەو ڕێیە پێ بڵێ هەڵەت کردووە کە سبحینێ بۆ خۆشی تاوانەکەی دەبینێتەوە بە شکنجە بە زیندان بە قەتڵی عام بە شتی دیکە. بێزگەلەوە لە کۆماری ئیسلامیدا دەنگ معنای نییە. خاتەمی سەرۆ کۆمار بوو بۆ خۆی هاتە سەر تەلەڤیزیۆن ڕایگەیان وتی من تەدارکات چی بووم، یعنی هیچ کارێکم نەبووە لە پشتی بە قەولی خۆیان ئاشپەزخانەیەکدایە بۆیە دەنگ لە کۆماری ئیسلامیدا لە لای ناوەندهای سەرەکیە ویلایەتی فەقیە دەم و دەستگای وەلی فەقیە سپای پاسدارانە. سەرۆ کۆمار کە دادەنرێت ئەوە نییە ڕوحانی 4 ساڵ بەسەر دەسەڵاتداریەکەیە گوزەراوە. ئەمڕۆ کە هەموو خەڵکی ئێران دەزانن دەڵێ من مەجالم نەبوو کە تەرحەکان کام تەرح بەریتە پێشەوە. سەرۆ کۆمارێک کە دەنگی نەبێت نەتوانێت ئەوانە بەرێتە پێشەوە پس چی لە دەستێت. بۆیە ئەمە هیچ حەقیقەتێک بەوە ناداگەر خەڵک بستنە پای سنووخەکانی دەنگدانیش بە فەرزی ئەوەی کە بچن و یاگەر تا ئێستەی چوون بە باوەڕی من هەڵەیەکی زۆر گەورەیان کردووە کە ئەو هەڵەیان بە ئەو کردوانەی کە جەمهوری ئیسلامی لە دژی ئەوان کردوێتی ئەبەو شێوە جوابی داونەتەوە. بڵێ کاک تاهیر، کاک حەسەن ئەڵێت بەشداریکردن لە دەنگدانی ئێراندا هیچ مانایەکی نییە چونکە پێشتر حکوومەت بڕیاری داوە کە کەسێک نوێنەری خودای هەر ئەبێ ئەو بیباتەوە. وەکو کاک حەسەن دەڵێت کورد لێرێ ئەگە بەشداری نەکات چی گرنگیەکێ بێت؟ ئەتوانێت چی بگۆڕێت؟ بێگومان کورد ئەگەر بەشداری نەکات دەتوانێت دەنجێکی باش بێت و پەیامێکی ڕاستەوخۆ بدا بە کۆماری ئیسلامی ئێران کە ئەو لەگەڵ ئەو سەرکوت و لەگەڵ ئەو هەموو توندیتیژەی کۆماری ئیسلامی نیە و لەگەڵ ئەو جیاوازیە نییە کە ئەو ڕژیمە بەنسبەت بە کورد و باقی نەتەوەکانی دیکەی ئێران هەیەی. لەو ڕاستایەدا کۆدەنجی خەڵکی کوردستان پەیامێکی زۆر گەورە دەبێت چون نابێ ئەومان لەبیر بچێت بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی ئێران هەم هێزە سیاسەکانی کوردی ئێران و هەم خەڵکی کوردستانی ئێران جزئی ئەو نەتەوانەی ئێران و ئەو هێزە سیاسانی ئێران بوونە کە بە بەردەوام پێشڕەو بوونەوە هەمیشە کوردستان سەنگەری ئازادی بووە. لەو ڕاستایەدا ئەو ترسەی کە کۆماری ئیسلامی ئێران لە خەڵکی کوردستان و لە هێزە سیاسەکانی کوردی ئێران هەیەی بە بێگومان نەیشاردوێتەوە بە ئاشکرا ڕای دەگەیەنێ. بۆیە لەو ڕاستایەدا هەر چەشنە بەشداریکردنێک بە نەوحێک ڕەواییدانە بە کۆماری ئیسلامی ئێران و لەو ڕاستایەدا دەبێت خەڵکی کوردستان بە وەزایفی خۆیان هەستن هەتا ئەوان بێدەنگ بن بە بێگومان کۆماری ئیسلامی لە توندوتیژی و لە سەرکوتەکانی زیاتر دەبێت. هەر ئەوەش کە ئیشارەی پێکرا بە بێگومان دەنگ لە لای کۆماری ئیسلامی ئێران ماهیەتێکی نییە. ئەوەی کە ڕوونە لە پێشدا دیاری کراوە دیتمان کەسێکی پاسداری وەک ئەحمەدی نەژاد 8 ساڵ سەرۆک کۆماری ئێران بوو، بەڵام ئەو دەورەیە سەڵاحیەتەکەی ڕەت کراوە کەوایە سەرۆک کۆمار لەوێدا نەک ئەوەی هەر تەدارکاتیە بەڵکو هیچ دەسەڵاتێکی نییە ئەوەی کە پێویستە زیاتر ڕێبەر دیاری دەکات و سوپای پاسدارانە نەخشی ئەسڵی دەژێڕە. بۆیە لەو ڕاستایەدا خەڵک دەبێت بە بەرچاوڕوونی زۆر زیاترەوە لەو هەڵبژاردنەدا بایکۆتێشک و نایەکی تند بە کۆماری ئیسلامی ئێران بڵێن. باشە خەڵک چاوەڕێی ئەبێت ئەوە بکات کە کۆماری ئێران شتێکی بۆ بکات. ئەی چی چاوەڕێی لە ئێوە بکات؟ خەڵکی کوردستان بە بێگومان حەقی خۆیانە کە چاوەڕوانیان لە ئێمە ببێ وەک هێزە سیاسەکانی کوردی ئێران بە یەکدەنجی بە کۆدەنجی و بە بەرنامەیەکی ڕوون و دیاری کراوە وەک هەمیشە هێزە سیاسەکان دەبێت لە پشتی خەڵکی کوردستانەوە بن. بە بێگومان کاری خەڵکی کوردستان و کاری هێزە سیاسەکان دووشتی لە یەک زیانەکراوەیە و ئێمە ئەو
تێکۆشەرانەی کە لە ڕیزی هێزە سیاسەکانی کوردی ئێراندا خەبات و تێکۆشانمان هەیە هەر هەمومان بەشێکین لە ڕۆڵەی ئەو خەڵکە لەو ڕاستایەدا پشتیوانی ئێمە هێزە سیاسەکانی کوردی ئێران تەأسیری ڕاستەوخۆ لەسەر بەهێزبوونی خەبات و تێکۆشان لە کوردستانی ئێراندا دەنێ و یەکگرتووی خەڵک و یەکدەنجی خەڵکی کوردستانیش بەبێ گومان بە هەمان ئاڕاستە جێگای دڵخۆشی ئێمەیە و ئەو هێز و لایەنە سیاسیانەش کە لێرە کار دەکەن بەبێ گومان بۆ داهاتووی کوردستانی ئێرانە و لەو ڕاستایەشدا ئەو دوو بەشە بە تەواوەتی بە یەکترەوە گرێدراوە و لێکجیا ناکرێتەوە. بەڵێ کاک حەسەن لەگەڵ ئەوەی لەگەڵ هەڵبژاردنەکاندا هەندێک لە حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات داواکەن کە کورد لەو ناوچانە بەشداری هەڵبژاردن نەکات بەڵام دەوترێت ڕێژەیەکی بەرچاو لە کورد بەشداری هەڵبژاردناناکەن سەرڕای ئەوەی کە داوایان لێ دەکرێت بەشداری نەکەن هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ پێشەکیەوەتان عرض بکەم کە لە کۆماری ئیسلامیدا هیچ ئامار و ئەرقامێک واقعی نییە. ئێستا مەسەلەن تماشا بکەن لە زۆر یەک لە ڕاگەیاندنەکانە لە گزارشەکانە هەیە کە ڕادەی بێکاری لە سەرەوەی 20-25% و ئەوەیە بۆ خۆیان دەڵێنەوە هێناومانە 11% و 12 هەردی کە خواروتر دەبێت لە ئوستانی کوردستانە سەرەوەی قسە لە 30 و تا 40% دەکرێت لە سیستان و بەلوچستانە لەوە خراپترە بۆ یەکانێ ئەو ئامارانەی کە جمهوری ئیسلامی دەیدا بە حکمی ئەوەی کە هەم دەستکاری دەکرێن و هەم هیچ ناوەندێکی سربەخۆ نییە کە ڕاستوێژی ئەوانە تەیید بکاتەوە هیچی جێگای بایەخ نییە. ئەگەر خەڵکێکیش بەشداری بکەن لەو بەناو هەڵبژاردنانەدا هەروەکو عەرزم کردن پێشتریش ئەوە هەڵەیەک دەکەن کە لە ڕاستیدا خۆ کۆماری ئیسلامی خەیاڵی نییە لە ڕێگای ئەو هەڵبژاردنانەوە مۆرەیەک دەگۆڕێ کەسێکی کە دێنێتە جێگای چ بۆ سەرۆک کۆماری بێت چ بۆ بەناو شورای شارەکان بێ هیچ ئاڵوگۆڕێک لە ژیانی خەڵکان نایەنە پێشەوە. باشە کاک حەسەن تۆ ئەتەوێ ئاوا بە خەڵک بڵیت کە ئەو شەش کاندیدە کە دوانیان ئەبن بە ینی یەکێک لەو دوانەوێ بە سەرۆک کۆماری ئێران هیچ بەرنامەیەکیان پێ نییە بۆ کورد لە بەرژەوەندی کووردا بێت؟ بە تەئکید هیچیان پێ نییە چونکە ئەوان جیا لە سیستم نین ئەوان لە 1600 وردەیە کەسدا 6 کەس ماونەتەوە ئەم 6 کەسە هەمویان مۆرەهای ناسراون لە جەمهوری ئیسلامیدا دانیشیان لەوە کەسێکە کە لە جنایەتەکانی داهی 60 بەشدارە دەستی تاکوونێ بینەقاقەی بە خوێنی ئەو خەڵکە سوورە ڕۆحانی بۆ خۆی کە 4 ساڵە دەسەڵاتی پێەیە ڕۆحانی مۆرەیەکی ئەمنیەتیە کەسێکە کە هیچ نەتەنها گوڵێکی لەسەری ئەو خەڵکە نەداوە بەڵکو ئەمانە بۆ درێژکردنەوەی تەمەنی جەمهوری ئیسلامی خەریکن ئەواکەن بێجگە لە هەمووی ئەوانە لە کوردستانە ئەوەی کە لە دەسەڵاتدارە سپای پاسدارانە وەزارەتی ئیتلاعاتە هەر ئەمڕۆ کە ئێستا کە ئێمە بەیەکەوە قسە دەکەین بەیانی پێش ئەوەی من بێم بۆ ئێرە لە شاری سنە ڕێپێوانی کرێکاران بووە کرێکاران هاتوونەتە سەر شەقامەکان بە بۆنەی ڕۆژی 1 مەی ڕۆژی کرێکارەوە ئەترازیان کردووە نەیان هێشتووە 4 هەنگاو بڕۆن فشاریان بۆ هێناون مۆرەهای خۆیان خستۆتە ناویانەوە پس کەوایە خەڵکی ناڕازی لەم سیستمەدا بەرینایی هەموو ئێرانە تەنیا کوردستان نییە کۆماری ئیسلامی لە ئاڵۆزترین هەلومەرجی ئابووری خۆیدا خەریکە دەژی ئەوان دەیانەوێت بە ئەوەی کە ویترینەکانی هەڵبژاردن بەرازێننەوە وای نیشان بدەن کە خەڵکی ئێران لەگەڵ کۆماری ئیسلامیە ئەو بوحرانانش بە قەولی خۆیان کە هەمویان قسەی لێ دەکەن ئەوە بە هاتنی سەرۆک کۆمارێکی تازە یا بە بەناو هەڵبژاردننی شوراکان بە قەولی خۆیان گوایە خەریکن ئەوانە جێبەجێ دەکەن بەڵام ئەوان دەرەقەت ئەو مشکلات و ئەوە نایەن بۆیە خەڵکی ئێران ڕێگایان ئەوە نییە بچن هەڵبژاردنەکان و ڕێگایان ئەوەیە کە ڕێگا بدۆزنەوە بۆ ئەوەی کە شەڕی کۆماری ئیسلامی لەسەر خۆیان تەواوکەن. بەڵێ کاک تاهیر ئێوە داواکەن خەڵک بایکۆتی هەڵبژاردنەکان بکات لایەنێکی تریش لە حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات داواکات خەڵک بەشدار بێت لە هەڵبژاردنەکانە تا چەند پێتان وایە خەڵک بە قسەیان نەکات؟ ئێمە نابێ ئەو چاوەڕوانیمان هەبێ کە بڵین هیچ کەسێک نەچێتە سەر سندوقی دەنگدان بەبێ گومان خەڵکانێکن کە مۆرەی کۆماری ئیسلامی ئێران و لەو ڕاستایەدا زۆر هەدەفمەندانە کۆماری ئیسلامی بە ویستی خۆی و جەمعێک خەڵک ڕادەشێشە بۆ سەر سندوقەکانی دەنگدان ئەوە کە لایەنێک بانگەوازی وەی کردووە کە خەڵک بەشداری بکات من پێم وایە نیشانەی ئەوەیە کە ئەو سیستمەی کۆماری ئیسلامی ئێران کە هەیە نایناسێ و کاتێک کە دژمنەکەتت نەناسی بێ بێگومان لێکدانەوە کەشت بە هەڵە دەردەچێ بۆیە لەو ڕاستایەدا ئەگەر قەرار ئەوە بێ کە چونکە هێزە سیاسەکانی کوردی ئێران بایکۆتیان کردەوە کەس ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان خوێندنەوەی ئێمە ئەوە نییە ئێمە دەڵێن خەڵکی کوردستان بە جوابی خۆیان بە نای خۆیان جوابێک بە کۆماری ئیسلامی ئێران بدەنەوە و ئەو ئامار و ئەرقامانەش کە کۆماری ئیسلامی ئێران بە بەردەوام بڵاوی کردوێتەوە بێگومان ڕاستێکی لە دواوە نییە لەو ڕاستایەدا خەڵک دەبێ هەڵوێستی شیاوی خۆیان بگرن و هەر هێزێکیش لەگەڵ ئەو هەڵوێستانە نەبێ بێگومان خەڵکی کوردستان حیسابی خۆیانی لەگەڵ جیا دەکەنەوە. بەڵێ کاک تاهیر لە دوای شەڕی داعشەوە دەوترێت و وتراوە کە نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەردادێت خەباتی ئێوە لە ناو ئێرانە هیچ گۆڕانکاریکی بەسەردادێرە داهاتووە؟
خەباتی ئێمە لە بەر لە کۆماری ئیسلامی ئێران لە سەردەمی ڕژیمی شایەتیشدا هەر هەبووە وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئێمە 71 ساڵ خەبات و تێکۆشانمان هەیە دەستەڵاتدارەتی دوو ڕژیمی سەرڕۆی ئێرانمان تاقی کردوێتەوە کە هەم ڕژیمی پاشایەتی و هەم ڕژیمی کۆماری ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچە دێنە پێشە بەبێ گومان ئەرزت دەکەم کە چیمان بەدیهێناوە ئێمە وەک حیزبێکی مەسئول لە بەرامبەر خەڵکی خۆماندا بە بەرنامە و بەکار و بە تێکۆشانی خۆمان و چ سەردەمانێک کە ئێمە لە خەباتی چەکداریدا لە پشت و پەنای خەڵکەکەی خۆمان بووین و بە هەزاران شەهیدمانداوە لەو ڕێگایەدا و چ سەردەمانێک کە پێویست بووە حتا لەگەڵ کۆماری ئیسلامیشدا لە مەراعیلێکدا ئێمە ڕێبەری گەورەمان دکتۆر قاسملوو بۆ مەجلیسی خبرەکان ڕێی یەکەمی خەڵکی کوردستانی ئێرانی هێناوە بەڵام دەرکەوت کە خومەینی ڕایگەیاند کە سەد بریا دکتۆر قاسملوو هاتپا بۆی کە ئەو کات ترۆری بکەن و لە بینی برن بۆیە حیزبی دموکرات ئەو خەباتەی کە کردوویەتی بە بێگومان نەتائیجێکی دەبینێتەوە لە نێو خەڵکی خۆیدا و کار و تێکۆشان و سیاسەتەکانی لە ڕاستایەکدایە کە ویستی کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران دابین دەکا بەخۆشیەوە لە 2 ساڵی ڕابردوشدا کە خەباتێک بە ناوی ڕاستان لە کوردستانی ئێران دەستی پێکردووە بۆتە جێگای هیوا و ئومێدی خەڵکی کوردستانی ئێران ولو ڕاستایشدا لە داهاتوودا نەکرد ئێمە وەک حیزبی دموکرات بەڵکو تەواوی هێزە سیاسەکانی دیکەی کوردی ئێران مەسئولیەتێکی تاریخیمان لەسەرشانە کە ئەو بەڵای بە ناوی کۆماری ئیسلامی ئێرانەوە چنگی بەسەر خەڵکی کوردستان و خەڵکی ئێراندا داگرتووە لە هەر هەوڵ و تێکۆشانێکمان بەردەوام بین بۆی کە ئەو دوژمنە سەرچێمان نەمێنێت. کاک تاهیر ئێوە لەگەڵ 5 حیزبی ترا داوا لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەکەن بایکۆتی هەڵبژاردنەکان بکەن. ئەگەر هاتوو ئەم خەڵکە بە قسەی ئێوەیان کرد بە قسەی ئەم 6 حیزبیان کرد و بایکۆتی هەڵبژاردنەکانیان کرد و لە بەرامبەردا حکوومەتی ئێران کاردانەوەی هەبوو ئێوە چی بوو ئەو خەڵکاکەن زیندانی کران گیران تووشی کارەساتکران بۆ نمونە بەڵێ خەڵکی کوردستان دەبێ هەزینەیەک کە کۆماری ئیسلامی ئێران 39 ساڵە فشاریان بۆ دێنە تەعەمولی بکە لەو ڕاستایەدا نە لە ئیحدام نە لە سەرکوت نە لە دەربەدەری نە لە ماڵوێرانی نە لە هیچ شتێک بەنسبەت خەڵکی ئێران و خەڵکی کوردستانەوە درێغی نەکردووە بۆیە ئەوەی کە لە دەستی هاتۆ کردوێتی بەڵام یەک پەیام زۆر گرینگە من لێرە پێم خۆشە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێرانی ڕابگەێنم ئەویش ئەوەیە ئەگەر کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران بە یەکگرتوویی بە یەک دەنجی و بە هێزی خۆیان بتوانن بە کۆماری ئیسلامی ئێران نیشان بدەن کە ئەو ڕژیمەیان ناوێ بە بێگومان ناتوانێت هیچ شتێک بکات و هیچی لە دەست نایە بەڵام گەلێک ئازادی بوێ ئەوە وتەی دکتۆر قاسم لێرە بە نرخی ئەو ئازادیش بدا خەڵکی کورد لە کوردستانی ئێراندا هیچ جیاوازێکی نییە لەگەڵ تێکۆشەرانی تر لە پارچەکانی دیکە و لەگەڵ نەتەوەکانی دیکەی دنیادا بۆیە لەو ڕاستایەدا ئێمە ئەوەی کە لە دەستمان هاتووە فیداکاریمان کردووە زەحمەتمان کێشاوە لەو ڕێگایەدا پەشیمان نین بەڵام هەزینەی گەورە دەکەوێتە سەر خەڵکی کوردستان و بە ئیتمینانەوە ئەرزیان دەکەم کە کۆماری ئیسلامی نە بە کوشتن نە بە زیندان نە بە هەر چەشنە نەزەخت و زۆرێک کە بەکاری دێنێ ناتوانێت بە هیچ یەک لە ئامانجەکانی بگا ئەوەی کە دەمێنێتەوە سەر بڵندیە بۆ خەڵکی کوردستان و هەر ئەو پەیامەشە کە دەبێت بە کۆماری ئیسلامی بترێ ئەویش پەیامی نایە. بەڵێ کاک حەسەن دوای کۆتای هاتنی شەڕی داعش خەباتی ئێوە لە ئێران چی بەسەر دێت؟ داعش طبعاً بخۆتان دەزانن لە ئێرانە دەرگیری شەڕ نییە بەڵکو لەگەڵ جمهوری ئیسلامی شەڕێکی نیابەتی لە دەرەوەی سنوورەکانی ئێران دەکات بۆیە خەباتی ئێمە هەر ئەو ڕەوتە دەگرێتە پێش کە تاکوون ئێستا بوومانە ئێمە لە خەباتی ناوجەماوەری لە خەباتی کرێکاری خەباتی ژنان خەباتی زانکۆکان خەباتی معلمان هەمووی ئەو بەشانە لە خەبات کە ئەو مەدانە سەرکیانەی خەبات لەگەڵ لە دژی جمهوری ئیسلامی چ لە ناوخۆی کوردستان و هەروەها چی وەکو حزبێکی سەرتاسەری حزبی کۆمۆنیستی ئێران کە لە دەرەوەی کوردستانی شەیە و پەیوەندیە کە ئێمە لەگەڵ لایەنە سیاسیە چەپەکان لە ئێرانە هەمانەکە ئەوانیش بە تێگرا ئەم بە هەڵبژاردنیان بایکۆت کردووە هەمووی ئەوانە نەتەنیا ئاڵوگۆڕی بەسەردانایەت بەڵکو بەو بە مانای باشیەکەی ئاڵوگۆڕی بەسەردادێ بەو معنایی کە ئەگەر خەڵکی ئێران نەچێتە پای دەنگدان خەڵکی کوردستان نەچێتە پای دەنگدان تەوازنی هێزێک ئەتوانێت تەسیر دابنێ ئەتوانێت وڕێی خەڵک بەرزکاتەوە ئەوە دەبێ بە هەوێنێکی باشتر بۆ ڕێخستنەکانی ئێمە بۆ تەشکیلاتەکانی ئێمە دەبێ بە هۆکاری یەکگرتوویەکی زیاتر لە ناو کۆمەڵانی خەڵکات چ لە کوردستانە چ لە ئێرانە و ئەوە ڕێگایەکی زیاتر خۆشەکە بۆ ئەو خەبات و مبارزەیەمان جمهوری ئیسلامی پێی ناخۆش دەبێت کۆماری ئیسلامی بەوە ناڕەحەت دەبێت بەوە تووشی شەڵەژاوی و سەرلێشێواویەکی زیاترە بێت کە خەڵک نەچێتە پای دەنگدان وە بێ بنەمایی و بێ پێگەی زیاتری کۆماری ئیسلامی چ لە ناوخۆی وڵات وە چ لە دەرەوەی وڵات نیشان دەدا و تەبعەن ئەوە
بە قازانجی هێزە شۆڕژگەڕەکانە چ لە ئێرانە چ لە کوردستانە و مەجال و زمینەیەکی خۆشتر بۆ کاری ڕێخستنەکانمان خۆشەکە طبعاً لێرەش ئێمە لە خەباتی لە بەشی چەکدارمان هەیە کە ئەو بەشش بەردەوام خەریکی چالاکی خۆی و خۆ حازرکردنە بۆ ئەو کات و ساتەی کە لە ناوە پێک بێت هەروەها ڕێخستنەکانمان لە دەرەوە بۆیە بەعام وەکو ڕێکخراوێک کارەکەین بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی بە سیستمێکی وەکو داعشەوە لە دەسەڵاتە نەمێنێ و خەڵکی ئێران بتوان نەفەسێکی ئازاد بکێشن و ڕژیمێکە بۆ خۆیان پیان خۆشەکە مەسلحەتی و خەڵکی تێدا پارێزرێ شتێکی وا بێتە سەرکار. حەسان ڕەحمان پەنە ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە سلێمانی و تاهیر مەحموودی ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە هەولێر سوپاس بۆ ئامادەبوونتان.